بەڵێ بینەرە نیاز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی ڕچەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ بەختۆرین کە لە ئاڵقەشری بەرنامە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستدا دەبین. خۆشەویستان لە ئاڵقەی ڕابردوو بەڵێنماندان بۆی کە لە بەشی دوایین بەرنامەی ڕچە هەر لە خزمەتی جەنابی مامۆستا سەید ڕەئوفی لەڵڵایی لەگەڵتانە بەردەوام بین. جا ئێوە لەگەڵمان ببینن بزانن بەشی دووەمی بەرنامە چی لە هەمبانەدایە سەبارەت بە پلە و پێگە و پایە و زانستی جەنابی مامۆستای مەرحوم. ئەوەی ئەزیز و خۆشەویستا دواسەتی بەرنامە بینەرمان بن. ئێستا ئەمە لە مزگەوتی سەرباخین. بەڵێ مامۆستا چەند لێرە ماوە؟ بە دوو قۆناغ لێرە نەخێت دەوری لە دوای کە لە مزگەوتی ستخانەی خانەنشین بوو لێرە عەقدی بۆ کرا لێرە بوو پێ 6 ساڵ لێرە ئیمام و خەتیب بوو. لێرە تەدریسی نەکرد؟ نەخێت لێرە ڕەنگە فەقێ هەبوو بێ لە لاوە هات بێ ئیسلام دەرسی خوێن بێ بەڵام لەبەر ئەوەی چوو بە تەمەنەوە زۆر تااقەتی دەرزگوتنەوە شتی نەمابوو. لە دوای دا یەکجاری بەهۆی نەخۆشیەوە لە ماڵێ بوو نەیتوانی ئاموشەی مزگەوت تێ بکاو تاکو لە 6/11/2009 ڕۆژی عالفەی بوو پێنجشەم بوو لە دوای نوێژی عەسرێ وەفاتی کرد. کاک شێخ چۆن بوو ئێوە مەسەلەن بابتان مامۆستایەکی ئاوا پایە بەرز بوو ئێوە نەتان خوێن؟ وڵاهی ئێمە نازانم مەوەستم ئەوەیە کە ئاخۆ مامۆستا هەولی ئەوە نەدا پێی خۆشنەوە بوو کە ئێوەش دەرس بکەن؟ بەرە وەڵا هەولی دەدا بەڵام سەبەبە ڕئیسیەکەش ئەوە بوو کاتی خۆی ماقەت مامۆسایانی دینی وەکو ئێستا نەبوون. ئەنی ئێستا مامۆسای دینی چاوی لە دەستی کەس و لە گوندەکان نییە خەڵک لەسەر دەست و مستی خۆی معاشی حکومەت دەژیا کاتی خۆی ژیانی مامۆستایانی گوندی تۆزێک زەحمەت بوو کە زەحمەت بوو لەسەر حسابی خەڵکی دەژیان و ئەرکەکە قرس بوو بە هەموو مامۆستایەکی ئەو ئەرکە هەڵ نەدەستا و منیش شخصی خۆم یەک لە کوڕەکانی بووم حەزم لەو ئەرکەی نەبوو حەزم لەو ئەرکەی نەبوو حەزم زیاتر لە خوێنی مەکتەبێ بوو لە مەکتەبێ دەمخێن. بەڵێ یادەوەریەک بۆی کە هەم نەسیحەت بێ هەم ئامۆژگاری بێ کە جەنابی مامۆستای ڕەحمەتی لە بۆ ئێوەی منداڵەکان کردبێتی؟ ئەوەی کە ئێمە لی فێری زۆر شت بووین بەڵام حرمەتگرتنی خەڵکی یەکێکە لەو شتانە ناندان و خزمەتکردن چونکە بابی من ماعدا ئەوەی کە مەلا بوو پیاوێکی ناندەر بوو پیاوێکی موسڵحی کۆمەڵایەتی بوو لەناو عالەمدا دیار بوو دائیمە بە ئیسلاحی خەڵکەوە خەریک بوو دائیمە لە نەسیحەتکردنی خەڵکی لە سوڵحی خەڵکی کاریگەری هەبوو بۆی کە خەڵک جێ پێ بکەن زۆریش لە منتەقەی خۆشەویست بوو خەڵک زۆر جویان لە ڕادەگرت خەڵک سابق بۆ قسەکانی دەکرد. ئەوەی کە ئەو شوێنانە کە مامۆستا دەڕۆیشت یان بۆن منەکە لی دەماوە مەلایەتی تێدا دەکرد ینی چەندە کاریگەری بۆی کە خەڵکی ئاوایی با بڵێن هەر بە مۆسەڵای ئەولێری خۆمان لەگەڵیان تێکەڵ دەبوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاریگەریەکەی تا چەند بوو؟ کاریگەریەکەی زۆر بووە گە بڵێم ئاخر دەرەجە کاریگەری هەبوو مەسەڵەن ئێستا شیوەجانی لە 72 کە شیوەجانی بەجێ هێشتووە ئێستاش هەموو عایلەیەکی شیوەجانی وەکو عایلەی خۆمان وایە بەرامبەر دڵسۆزیان بەرامبەر بە ئێمە کە باوکیشم نەماوە ئەوانە بۆ ئێمە هەروە دڵسۆزن ئێمەش هەر بۆوان دڵسۆزی لەوێ نەماوین کەلەکانی کوردی نەماوین لە هەر جێیەکی کە ڕۆیشتین و نەماوین ئەو شوێنە وەکو کەس خزمی خۆمان لێهاتووە و عیلاقە نەپسراوە لەگەڵیان. بەڵێ کەساتی مامۆستا بۆنمانە بڵێن بەڕێستان وەکو کوڕی ئەو بۆ من ئەوەی کە زۆر هەموو خاڵەکانی باش بوون بەڵام ئەوەی کە زۆر پێوە سەربەرز بی و پێت خۆشە باز بکرێ و چۆن دەڵێ شانازی پێوە دەکەی کامانە لە سفەتی مامۆستایی؟ وڵا اینجا ئیشەکانی بابم هەمووی جێی سەربەرزین من شانازی دەکەم کە کوڕی ئەو پیاوەم ڕەنگە لە زۆر جێ نەناسرم کە دێم کوڕیم ڕێزێکەکەی تایبەتم لێ دەگرن یەکێک لەوانەی موسڵحێکی کۆمەڵایەتی بوو موسڵحێکی زۆر بە توانای کۆمەڵایەتی بوو یەکێک لەوانە زۆر ناندەر بوو لە ژیانی خۆمان من هەتا بابیشم مردووە ڕەنگە جار هەبووە ڕۆژێک میوانمان نەوبێ یەک ڕۆژ بووە بەس لە حیاتی نەبوو دوو ڕۆژ میوانمان نەوبێ لە حیاتی نەبووە یەکێک لەو شتانەیەوە مامۆستایان ئاگادارنەوەی کە ئاگای لە سیڕێ ژیانی ئەو هەبووە یەکێک لە شتە هەرە ئەوەکانی زۆر میوان دۆز بوو زۆر میوان خۆش هەر بۆ خۆشی باپرسم ئەو سیفەتەی مامۆستات هەڵگرتی تۆ ناتوانین وەکووی بزەبت وەکوی چکە ڕەنگە هەم زورم گۆڕاوە ئەو نییە گۆڕاوە
ئەو زروفەی ئەو زۆر زروفێکی کۆمەڵایەتی بوو ئەو زروفەی ئەو کات نەماوە ئێستا بەڵام حەزیشمان لێتی ئەگەر کەسێک بەسەرمان بکاتەوە دەمانەوێت لە خزمەتی دابی گۆڕی مامۆستا پڕنوور و دەرەزی عالی سپاس بۆ جەنابتان تەمەند درێژی بێ ئینشاءالله حەزتمان ئەجریان بۆش بداتەوە سپاسان دەکەم ئەگەر پێم بڵێ بۆ نمونە جەنابی مامۆستا ئەوساکە لە خزمەت یا بۆ نمونە دەتخوێن ئەو کاتە تەمەنی جەنابەت چەند بوو؟ وڵات تقریبا دەوری نێزیکەی 20 ساڵ دەبوو 20 ساڵ دەبووی 20 ساڵ شتێک کەمتر پێناسەی هەندێک لە خەسڵەت و سیفەتی جەنابی مامۆستا هەم لەگەڵ قوتابیەکانی چەندە دڵسۆز بوو و ئەو زانستی کە دەیگان چەندە بە ئەمانەتەوە لە خزمەتی قوتابیەکان دەبوو بۆ نمونە وەکو ئەوی کە پێی وابی ئەرکێکی زۆر گەورەی ئیلاهی جێبەجێ دەکات وڵی مامۆستا مەناسەی ڕەحمەتی خوای لێبێ زۆر ماندوو بوو زۆر ماندوو بوو بەو دەرسەی کە دەیگوتەوە هەتا تێی نەگەیاندیایە وازی لێ نەهێنا زۆر ماندوو بوو لە پاشەوەی کە دەرسەکە بە تەواوەتی دەبوو حاڵیبی اینجا هێنی دەکە دێگو بیرەوە مەسەلە کە دوو خەت دەبەوشتی مۆزوعێک دەبوو چەندە حاڵی بووی ئارەوە هەرچەندێکی هین بوای دەیگوت بیرەوە شەرم مەکە پرسیار بکەوە بزان لەبەر نییە دەیزانی نایزانی زۆر دڵسۆز بوو بۆ ئەو شتە مامۆستا کەسێکی چۆن دڵێ ڕەوان بێژ بوو لە ڕووی خەتابەت و گفت و کەلام وڵا خەرام نەبوو زۆر ڕەوان بێژ ئەوت لە بیرمایە بۆ ئوسلوبی خوتبەی مامۆستا وڵاهی ئوسلوبی خوتبەی ئەو کاتەی مەسەلە وەکو ئێستا ارتجالی نەبوو بەڕاستی ارتجالی نەبوو خوتبە مەسەلە وەکو ئێستا نەبوو دەنووسرایەوە و مامۆستا بۆ خۆی دەینووسیەوە بەڵام لە باسی هەفتە باسی و خواسی بۆ نمونە گەرم و گوڕەکانی باسە کرد بەڵێ نمونونەکانی مەسەلە هینی خوتبەکەی وەکو لەبەر دەکرد و تقریبا بەس وەک ئێستا ارتجالی نەبوو یەکسەر ساڵانی زۆر هەفتەکان کۆنەوانی ئەو هابوو ئارەوە لە کتێب دەبوو دایان خوێندەوە یان دایان نووسیەوە ئەمن بۆ خۆم هەموم چەند گوتارم هەیە هەموم نووسیوەتەوە مامۆستا لە یادەوەرەکانی جەنابی مامۆستا چت لە بیرە بۆن من سەر بردێ کە مایە ئەوەی بیکە ئێمە لەو بەرنامەیە باسی بکەین و بێتە مایە کەلکوسوود هەم وەکو مۆقیفێکی ئاینی هەم وەکو مۆقیفێکی نیشتیمانی مامۆستا حتا بڕێ سەروهووی زۆر خۆش بوو زۆر پیاوێکی سەخی تەبیعەت بوو پیاوێکی دێهاتوو بوو پیاوێکی کەیفی دەست بە فەقێ و شتی وا زۆر دەهات کەیفی بە فەقەی دەهات کەیفی بە دەستگوتنەوەی دەهات وەرە بێ مەسەلە خۆینی بکە ئیهمالی بکە مەسەلە دەرزگوتنەوە و شتی وا کە بڕۆیشتا بە سەفەریش دەیگوت دەرسم هەیە هەتا پاژنێژەیان کاتێککە دەرسەکەی دەڕێنەوە ئینجا ئیشەڵڵا ئەنی گرنگی تایبەتی بە دەرسەکان دەدا بۆی ئەوزەلت لەسەر هەموو باسخوازترا هەرەوەڵا گرنگی زۆر بە دەرسەکان دەدا و پیاوێکی دێهاتوش بوو مامۆستا حەکیم باسی دینداری بەو مانای کە لە ڕووی وەڕع و زکر و تەخوا و عیبادەتە ئەو دەی کاتە کە بینیوتە بە چاوی سەری خۆتە چۆن دەتوانی باسی وەصف و سیفەتی عیبادەتی مامۆستامان لەبە بکەیت بەنسبەت جەنابی مامۆستای بە زۆری ئەگەر وەختەکەی مەسەڵەن بڵێن مەشغول نەبووە بە میوان و بە دەرس و بەملا بۆلا بە زۆری ئەگەر بوو چوی ئاژووری مزگەوتی بە زۆری قورئانی دەخوێن کەم حەزی لە ناو خەڵک نەبوو بڵێن لە ناو مزگەوتیدا ڕۆژانە بوو ڕۆژانە بەڵێ ڕۆژانە حەزی لە قورئان خوێندنێ بوو زۆریشی حەز لێ بوو بە بەردەوامیش هەر مەجالی هەبوو بەس قورئانی زۆر دەماوە لە خزمەتی قورئان ئەرێ وەڵڵاهی جاری وا هەبوو ئەوەی کە من بۆ خۆم دیوە وەکو شاید حاڵی جاریەوە بە سەعات ماوەتەوە 2 سەعات ماوەتەوە کەمتر زیاتر لە خزمەتی قورئانی بەر لە خزمەت قورئان بەس پێمان دەڵێ بە سەعات ماوەتەوە جاریوە هەوە بە ڕۆژانەش بەردەوام بوو بە ڕۆژانە بەردەوام بەڵێ بە ڕۆژانە بەردەوام بوو و مەسەڵەن جاری واشە بۆ لە نیو سەعاتی بەسەرەوە بە لە سەعاتی بەسەرەوە و کەمتریش هەبووە تەبان حەسەب مەسەڵەن مەجالەکەی خۆی بەڵێ ئەوەندەی کە دەرفەتی بۆ لە خزمەتی قورئان ئەوەندەی ترش کە قوتابی هەبووە هەر ئەوە خەریکی فەقێیەکانی بووە جاو تەبەن یەک عادەتی هەبوو
هەم لە ماڵ سەخی بوو هەم بە نسبەت ئەوەش کە زانیاریەکەی ببەخشێ سەخی بوو مەسەن بڵێن بۆ نمونە حەزی دەکرد ئەوەی کە بۆ خۆی دەزانێ فەقیهەکان بیزانێ یعنی دڵسۆزێکی هەبوو بۆ فەقیهەکانی وەکو ئەولادەکانی خۆی دڵسۆز بوو بۆ فەقیهەکانی یعنی حەزی دەکرد دائیمەن ئەوەی کە بۆ خۆی دەزانێ بیداتە فەقیهەکانیشی بەو شێوەی دڵسۆز بۆ فەقیهەکانی یادەوەریت هەیە مامۆستا لەگەڵ ئەو یان ئەو بووبێتی تلوانی باسکەوە وەکو حەوادیس و شتیوە مەسەن بڵێن بەنسبەت جەنابی مامۆستای تەبان یەکەم شت پیاوێکی سەخی تەبع بوو دائیمەن میوانی هەبوو کەم بێ میوان نەبوو ئەمجا لە دوای ئەوەش پیاوێکی کۆمەڵایەتی بوو بەو شێوەی کۆمەڵایەتی ئیشەڵا نایبینینەوە بەڵام ئەو سەردەمێک کە من باسی دەکەم باسی هەشتاکان دەکەم هەشتاوێک و ئەوانە کە شەڕی براکوژی ئەم شتانە هەبوو چەند جارێک مەسەن وەکو شاید حاڵێک ئەمن لە دیەکەی خۆمان دیومە کە مەسەن بڵێن دوو جەماعەت دەکەوتنە بەرامبەر یعنی وەکو بڵێن لێکدا دەرسان کە لێک بدەن تەقە بکرێ ئەم مامۆستا بەڕێزا دەکەوتە بینیانەوە زات هەموو خەڵک ڕێزی لێ دەنا جارێک دەچۆکن ئەو جەماعەتی تەکلیفی دەکرد و جارێک دەچۆکن جەماعەتێکی تەکلیفی دەکرد وەل حاصل کۆتایی بە کێشەکە بەڵێ کۆتایی بە کێشەکەی دەنا ئەگەر جەنابی مامۆستای نەبوویایە ڕەنگ بە قەناعەت بکە دەیان نەفەر دەکوژرا شڵا نایبینینەوە ئەو شتە بەڵام مەقسەدم وەکو مەوقیفەکانی مامۆستای هەم بۆ خۆی بەخەمەوە بوو کە کەس تووشی عەزێت و ئازار نەبێ هەم ئەو خەڵکەی کە دەشوو تەکلیفی لێ دەکرد ئەوانیش بە خۆشحاڵیەوە ڕێزیان دەگرت و قسەیان کەس نەیدەتوانێت قسەی بشکێنێ ئەو کەساتی جەنای مامۆستا وای کرد کە کاریگەر بێت بەڵێ کاریگەر بوو کەس نەیدەتوانێت قسەی بشکێنێ یعنی چەند جارێک من ئەوم بە چاوی خۆم دی وەکو شاید حاڵێک ئەگەر ئەو جەنابی مامۆستای نەبوو یا خوێنێکی زۆر دەڕشا چکە دەیەکەی ئێمە وا بوو هەموو نەوعەکەی تێدا بوو ڕاستە لە سەردەمی بەعسی شا و دواتریش وەکو ئینتیمای سیاسی مامۆستا پشتگیری دەسەڵاتی دەکرد و وەلای لە بۆیان هەبوو واللهی ئەوەندی من هەستم کرد بێ هینی مەیلی بۆ هیچ حیزبێک نەبوو بۆ حیزبی بەعسیش نەبوو نەخێر بۆوانیشی نەبووە هیچ مەیلێکی بۆ هیچ حیزبێکی نەبوو ئەوەندی کە من ئاگام لێ بۆ هەستم پێ کرد بێ بۆ هیچ حیزبێکی مەینە مەسەن بڵێن جاری وها بە ئەو کاتانە مەسەن دەیان گوت ئەوە جاش هات جەیش هات ئەم مامۆستایە لەگە خەڵکی دیەکەی دەچوو بۆ تەکلیف پێش خەڵکەکەی دەکەون جاری واه بۆ ڕێزیان دەگەوە بڵێن ئەو عسکەری و مەسکەرە جاری وا شەبوو مەسەن بڵێن حسابیان دەسو تەکلیفی لێ دەکردن لەبەریان دەپاڕایە ئەم خەڵکە فەقیرە ئەم لا و لا شتانە بۆ لایەنی ئەوەی لای وەکو مەلای دێ دەچوو پێش خەڵکەکەی دەکەون نەک وەکو مەسەن بڵێن سیاسی وەک ئەوەندی منیش هەستم کرد بێ لایەنی سیاسی بۆ هیچ لایەنێکی نەبووە نە بەعس و نا ئەوانی کەش بۆیە جواب بوو هەموو خەڵک ڕێزی لێ دەنا چکە هەموو حیزبەکان ڕێزیان دەگرت لەبەر ئەوەی کە بۆ خۆی پیاوێکی بێلایەن ئەمجار لەسەر ئەوەشەوە ڕەنگ بێ باوەڕ ناکەم مەسوولی پێشمەرگای هەبێ هەموو حیزبەکان نانی ئەو مامۆستای نەخوارد بێت و باوەڕیش ناکەم کەم بە تەنێ نانی خوارد بێت پیاوێکی ئەوەندە سەخی تەبع بوو بەڵام هینی داگمەلاژتمان تەبەن لە یاد نەچێ ئەوەش تەبەن بە حکمی داگمەلاژنی کە ئەویش کابانێکی چاک بوو هەزار ڕەحمەتی خوای لێبێ پارێکە عەفوی کرد ئەویش گەلێک هاوکار بوو بۆی کە یارمەتی مامۆستای بدا کە ئەو خەڵکەی بە ڕێز و بە حورمەتەوە بەڕێ بکات ئەزرەکە بۆ ئەویش ئینشاءڵڵا دەستی جەنابتان خۆش مامۆستا ئەگەر شتێکت نابێت لەسەر مامۆستا لە خزمەتین وەڵڵا هەر ئەوەندە داوا لە خوای گەورە دەکەین خوای گەورە بە بەهەشتی بەرینی شار بکە ئینشاءڵڵا خوای گەورە بەهەشتینیش بەرینی شار بکە لەبەر زەخیرەی قیامەتی لە پێش خۆیەوە زۆر بەڕێ کرد و پیاوێکی چاچیش بوو ئەمجا لە سەروی ئەوەشەوە مەسەن شتێکیکەی هەبوو مەسەن بڵێن بۆ نمونە کە من ویستم بسم دانیشم بە مەلایەتی ڕۆژێک بانجی کردم نسیحەت و ئامۆژگارێکی باب و ئەولادانەی کردم لەگەڵ خەڵک ئەو هادەبی بەو شێوەیە دەبی ئەو هادەبی ئەو هادەبی ئەو هادەبی ئەوە نەجاحەت دێنی بەڵام بەو شێوەیە بی ئەو هابکەی ئەو هابکەی شکست دێنی یعنی مەسەن بەو شێوەیە بنجا ئەوە زۆر مهمە مامۆستا یعنی ئەو ها بە دڵسۆزانە تەمانەوە ئێمە دەڕۆین لە کردوی نامێنین یعنی بەو شێوەی نسیحەت و ئامۆژگار بکە وەکو ئەولادێکی خۆی چی چاکە ئەوەی بکەی و چی خراپە لێ دوور بکەیوە چۆن علمەکەی پێگەاندین ئەوەش بۆ ژیانی دنیاش بڵێ بۆ ژیانیش ئامۆژگاری زۆر کردین ئەوەی کە من لە یادم بێ بەنسبەت شەخسی خۆم مامۆستا زەمان ئەگەر شتێکەیە لە خزمەتی جەناب مامۆستا باسکەی سپاسان دەکەین بەڕاستی عەزتماندان خی گەورەتەمەتان باقە لەسەر خێر ئینشاءڵڵا وڵی هینی مامۆستای هەرچەندێکی کە وەسفی بکەی وەسپەکەی تەواو نابێ لە چاکە چووە لەگەڵ هەموو هینەکاندا ئەو کابرایە قەت درێغی نەکردووە لە ژیانیە لە چاکە درێغی نەکردووە لە پاشەوەی کە مامۆستا فەرمووی کە دائیمە قورئانی دەخوێن مەسەلە زۆر جاران لە شوێ قورئانت بخوێندا ئەو کابرایە بە زۆری دەبەری بوو بە زۆری دەبەری بوو لە پێش خودداهاتەوە هەمووی دەبەر بوو
زۆر دائیما خەریکی قورئان خوێندن و خەریکی ئەملا و ئەولا و تەنها لە ئیشی چاکەدا بوو لە خێردا بوو وە نەبێ خوا نەخواستا وەڵی شتێکی کەشم لە یادە هەر لە ئاشتان پێش 2 ساڵ پێشەوەی وفات بکە ڕۆژێک لێی پرسیم گوتی چ لەبەر ماوە گوتم بە قورئان یەکشتم لەبەر نەماوە گوتم ئەدی جەنابەت گوتی وەڵام من ئێستاش هەمووم لەبەر ئەوەی لەبەرمە گوتم مامۆستا کو لەبەرت ماوە دەیگوت من هەفتەی 2000 3000 هەمووی دەور دەکەمەوە حتى پێش شەرعیەکان نا شەرعی نا مەسەڵەن بڕێن بۆ نمونە ئەلفێ سویتی هەیە کافێ هەیە بەڵێ مەتنەکان ئەوەی هەموو لەبەرم جا گوتم کو لەبەرمە دەیگوت من هەفتەی 2000 3000 دەوری دەکەمەوە ئەوەشی هەبووە تا پێش وفاتیشی ئەوانەی هەر لەبەر بوو ئێوە سەدقەی جاری ئەو ئینشاءالله خوای گەورە دەرەجەی و عالی کاتی ئێوەش لەسەر خێرتەمە درێژکا سوپاسان دەکەین زۆر مامۆستان الحەمدوللا ئەوەی علمی مەلایەتی بە خۆت علمی ئالە کە جەنابەت دەزانی سوپاس بخۆ مامۆستانی کوردستان زۆربیان هەر مەلەکەیان هەبووە مامۆستا بەڵێ خۆ زۆر مامۆستا هەبوون و مامۆستا لە فەوق کولی ذی علم عەلی بەڵام مامۆستا ئەو شتانی کە بۆ خۆی یعنی دەیگوتەوە حوسڵە و تااقەتێکی باشی لەگەڵی هەبوو و بە شێوەیەکی جوان و پوخت دەرسەکانی دەگوتەوە و وای دەکرد یعنی وەک بڵێن کەسێکی معلم بوو فێرکار بوو ئەو کەسێک کە لە لای مامۆستا دەرسی دەخوێن بەڕاستی سوودمەندە بوو مامۆستا ڕووخۆشیەکەی پیاوێکی ڕووخۆش بوو مامۆستا سەخی بوو سەخی تەبع بوو ئەنی وەختە برم کەم جەم هەبووە کە بەتەنیا نانی خوارد بێ سفرەی ڕاخست بێ مامۆستا پیاوێکی کۆمەڵایەتی بوو مامۆستا هیچ بێتاقەت نەدەبوو هەر کاتی تۆ داوات لێ بکردایان هەر خەڵکێک نەک لە لای خۆمان بۆ گوندەکان حتا بۆ ڕێگای دوور و مامۆستا سیفەتێکی تەبعێکی خۆشی هەبوو دایمە حەزی لە ئەسپ سواری بوو زۆربەی ئەو کاتی لەلایەن لە گوند ماینی هەبوو مامۆستا حتا زۆر جار یعنی وەکو ئەوی مسارعای و مسابقەی سوار سوارانی نوێشتی دەکرد مامۆستا و حەزی لە ڕاوشتی واش بوو هەندێک کەس بوون لە گوندەکەی کە ڕاویان دەکرد بەڕاستیەک لەوانە برایکی برا گەورەکەی من بوو کەستا لە کۆیە و پێکەوە ئەوانیان دەکرد یعنی ڕاوشکار یعنی مامۆستا کابرایەکی لە قەزیەی تەعامل و هەڵسکۆت بەسیط بوو کەسێک نەبوو خوا نەخواسە خۆی بە گەورە بزانێ یان خۆی ئیمتیاز بکات لە خەڵکی جیا خۆی لە خەڵکی جیاکاتەوە مامۆستا لەگەڵ هەموو چین و توێژەکان حتا لەگەڵ منداڵیش مامۆستا تەعاملی خۆش بوو لەگە بە تەمنەکان لەگەڵ هەموو چینەکان بەڕاستی مامۆستایەک بوو کە لە هەر شوێنێک بوو لە هەر گوندێک ئەگەر ڕۆژتوێ مامۆستا بەڕاستی زۆر خەڵکی گوندەکە بۆی مشتاق بوون کە مامۆستا لەو گوندە نەڕوە وەڵام مامۆستا قسەی خۆشی زۆر بوو قسەیکی هەبوو کە من ئێستاش لە بیرمە ئەو کاتی ئێمە گەنج بووین هەندێک قسەکەمان پێخۆش نەبوو مامۆستا دەیگوت بەخوا کاکەمەلا جا زۆر بێمە دەگو کاکەمەلا دەیو کاکەمەلا هەمووی بۆ کولێرەکەیە یعنی ئەو قسەی مامۆستا من ئێستا یان مەسەلا وەخت خۆی کەوانەی بڵین لە دەرەوە بوون و باسی شاخ و شۆڕش و شتیوان دەکرد دەماگوتنا مامۆستاوانە بۆ کوردایەتی بۆ شتانە بەڵام ئێستا قسەکەی مامۆستا دەرکەوت کە بەڕاستی زۆربەی بۆ کولێرەکە بوو چۆکە دەستیان لە کولێری خۆیان گیر بوو زاسا زۆر دارن بەرەم ڕەحمەت لێبێ مامۆستا مەلا سەید وەڵاهی ئەو قسەت زۆر لە جێگای خۆی بوو و زۆریش وەکو دەڵێ متەداویل بوو هاتۆتە دی ئێستا وەڵاهی مامۆستا بڵین ئەمن بە حکمەوەی کە لە خزمەتی بووین و لە گوندی ئێمە بووە ئەوەی زۆرە بەڵام احتیمالە خەڵکی ناو گوندی زیاتر ئەویان هەبێ بەڵام ئەوەی کە مامۆستا قسە خۆش بوو حکایەتەکانی خۆش بوو کە دەیجێڕایەوە لە مەجلیسدا دائیمە لە هەر شوێنێک جاری وایە اختیارەکان هەمووی کۆ دەبوونەوە یان هەندێک خەڵک مامۆستانی قسەی بۆ دەکردا شەو درەنگدا دێنشر سەرچەرە و ئەو شتانە زۆر بەش لە ماڵەکانیان هەرزاری دەچوونە ماڵێک بەڵام زۆربەی لە ماڵی مامۆستای بە قسە خۆشەکانی وەکو بڵێ مەجلیسەکەی گەرم دەکرد مامۆستا تەعاملی خۆی هەڵسوکەوتی خۆی کە مامۆستا کەسێک نەبوو خوا نەخواستە ئیمتیازاتی بێ ئەنانی بێ یان کەسێک بێ خۆی لە خەڵکی بەگەورەتر بزانێ بەڵکو مامۆستا لەگەڵ هەموو کەسەکان لەگەڵ هەموو کەسێک تەعاملی هەبوو دۆستایەتی دەکرد مامۆستا سفەتێش کەشێ وە کەسێک بدی هاتایە گوندی لی دەپرسی خەڵکی کوێی عاشیرەتە چییە یعنی ئەو شتانەی زۆر دەکۆڵیەوە بۆ ئەو کەسەی کە بیناسێ
و خەڵکیشی دەناسی مامۆستا هەر لەگە قسەکردن و دواندنی کەسەکەی بۆ بە دەردەکەوت وڵای ئەمە هەر لێرەوە ڕەحمەتی خوا دەنێرین بۆ مامۆستای کە ئێمە هەر کەسێک سوودمەند بوو بین لی مامۆستا هەم مامۆستای گوندی ئێمە بووە هەم خەڵکی لای ئێمە و گوندەکەمان ئیسفادە لێ کردەوە هەم دەشتی کۆی هەمووی و ئێمەژە و کەسێک بووین کەسانێکە زۆر سوودمان لە مامۆستای وەرگرتووە هەم لەلایەنی ڕەوشتە کۆمەڵایەتەکانی مامۆستا بەها بەرزەکانی ناو کۆمەلگەی کوردەواری کە بە تەواوەتی لەگەڵ تەبع و وەکو بڵێ سروشتی خەڵکی دەگونجە. ینی هەم کەسەشی جازب بۆی کە سەرنجی خەڵکی بە خۆی ڕاشێشەوە هەمیش باسەکەی دەکردە باسەشی دینی بڵێ لەلانی باسی دینیەکەەوە بە هەما شێوە یعنی مامۆستا ئەگەر باسی چاکوچۆنی و هاڵپرسی من و تۆی بکردابای ئەوەندە بەتام و بەخوێ ئەوەندە بە تێژەوە ئەیجێڕایەوە سەلامی لە جەنابەت کردووە جەنابەت فەرمود لێ کردووە یعنی تۆ وەک ئاەت و حەدیث وەرد ئەگرت یعنی ئەوەندە بە چێژ و بەخۆشیەوە بۆی بازەکەی یان دەکرێت بڵێن ئوسلوبی جەنای مامۆستا لە ئوسلوبی گەیاندن و خەتابەت تایبەت بووە تایبەت بوو زۆر تایبەت بوو بە تایبەتی لە ڕەوانبێژەکەی لە خەتابە لە قسەکردن ئەمە لە بواری زانستەکە هەر ئینکاری ناکرێ یعنی سەوت و سوورە ئەی هێنایە بەرچاوت بۆی باسەکردی درێژەی پێئەدا سەیری کتابی نەدەکرد مامۆستا ڕۆژانە متالعای دەکرد هەموو کتابەکان زۆربەی لەبەری مابوو مەتنەکانی لەبەر مابوو ئونموزەت قالە ئەقولی هەمووی لەبەر بوو ئەم هەموو قالە ئەقولی ئونموزەت ئەمە عواملی پاش ئیزهار و فتح القريب و سراج الوهاج و ئیعانەی طالبین و ئەوانەی من کە لە خزمەتیم خوێندووە شەرعی و نەحویەکان سەرفیەکان مامۆستا ڕۆژێک سەیری کتابەکەی نەکردووە ئەوەندەی من لە خزمەتیم خوێندووە ئەمە شاهدیەکە لە دنیا ئەیدەم بەرامبەر بە زەکاوەت و زیرەکی جەنابی مامۆستا ینی هەمان ئەو زانستێکە لە کتابەکە هەبوو مەتنەکان مامۆستا دەیگوتەوە بە دەیگوتەوە پێویستکە بۆی کە سەیری کتاب کات بەڵێ مامۆستانی تریش ئێستا ئەم شاهدی بۆ ئەدەن ئەشزان کە مامۆستا ئەم زەکاوەت و زیرێکی هەبوو لەگەڵ ئەم زیرەکەیە بەردەوام بووە من عەرزی جەنابتم کرد هەر ڕۆژێکی چۆ بێتمە حوجرە بۆ خزمەتی مامۆستا کە لە دەرگام داوە لە مزگەوتی سدخانە جەنابی مامۆستا سەری لەسەر کتاب بووە یعنی کتابەکانی بیدایەتی خوێندن جاریوا بوو ناوەڕاست کۆتایی ئەوانەی هەموو دەور ئەکردەوە وەکو مامۆستای جەنابەت ئەوەی کە زۆر پێوە سەرسام بووبی لەو خاڵانێکە لە خودی جەنای مامۆستا هەبوو بن کامانە بن والله مامۆستا سیفەتەکانی یەکەمیان هەموو فەقەیەک کە لە خزمەتی مامۆستا دەخوێنێ وەکو باوکو ئەولادن باوکو ئەولادەتی لە نێوان فەقێ و مامۆستادا هەیە لە شەرعیشا هەر مامۆستا دەبێتە باوکی ئەو مڕەبی ئەو باوکی ئەوە ئەمە یەکەمیان دومیان لەلانی زانستەکەیەوە مامۆستا زانستێکی زۆری پێبوو سێمیان مامۆستا لە ڕووی ناتقی و ڕەوانبێژیەوە زۆر ڕەوانبێژ بوو لەلایانی کۆمەڵایەتی و مامۆستا کۆمەڵایەتی بوو پەلی هاویشت بوو بۆ هەموو لایەک لەلایەن کۆمەڵایەتێکەوە لە هەموو خەڵکێک ئینسیجامی کردبوو ئەیتوانی قەنەعەت بە بەرامبەری بێنی پیاوێکی سولح و سەلاحەتکار بووە کاتی خۆی لە کانی کووردا نازم کاک فاتیحی کوڕی باسی کردیان بەڵام کە لە کانی کوردەی دەشتی کۆی مامۆستا بۆ مەلایەتی کردووە ڕەحمەتی خۆی لەبێ یعنی ئەگەر جەنابی مامۆستا نەبا لەوانەیە بەدەیان کێشە دروست ببێ بەدەیان کەس کوژرا بێ بەدەیان کەس کێشەی سیاسی کۆمەڵایەتی بۆ دروست بێ بەڵام مامۆستا مەرهەمی زامەکان بۆ لەوێ چارەسەری کردووە وە خانەدانێکەشی باز ناکرێ پیاوێکی خانەدان و نان بدە و سەخی تەبیعەت بووە
زەکاوەتی مامۆستا دەزانین چەند زەکاوەتەکەی زۆر زیرەک بوو لەبەر ئەوەی مامۆستا مەلا سەید ڕەئوف هەر قسەیەک و هەر شتێکی کە لە مامۆستای وەریگرتووە یەکجار لەبەری بووە تەنانەت کتێبەکانی کە خوێندبووی زۆربەی مەتنەکانی هەر لەبەر بوو بە تایبەتی کتابێکی کە هەیە کافیەی پێدەڵێن شەرحی مەلا زامیە شەرحی زامیە کافیە ئەو کافیەی هەتا ئەم هەتا ئاخیرەکەشی هەر لەبەر بوو لە زمانی فەقێتیەوە کە خوێندوویەتی و هاتۆتە فکری هەر لەبەری بوو هەر لەبەر دەی خوێندەوە ئەو کتابە و هەروە مامۆستا مەلا سەید ڕەئوف فەقەی زۆر بوو زۆری دەرز گوتۆتەوە دەیکانی کووردا مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری هەبوو هەزار ڕەحمەتی لێبێ مامۆستای من بوو دەیگوت دوو دێ لە دەشتی کۆیە بە بەرەکەتن مەلاو فەقیان زۆر بووە مەلای دائیمە مەلاو حوجرە و مزگەوتیان هەبووە دەیکانی کوردە و دەی حاجی قەڵا ئەم دوو دەیە وەسفی دەکردن مامۆستای من مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری ئەنجا دەیکانی کووردا لەم سەردەمەیە لە هەموو کوردستان دەتوانم بڵێم و دەشتی کۆیش بە تایبەتی فەقێ و مەلایەن زۆرتر بوو مەلایەن زۆر بوو دەیکانی کووردا ئەمە دەگەڕێتەوە بۆ مامۆستانی پێشوی و بە دەرەجەی یەکەمیش بۆ مامۆستا مەلا سەید ڕەئوف بۆ زەمانی خۆی فەقێکی زۆر لەوێ دەستیان بە خوێندن کرد و هەمووشی بوونە مەلاو ئێستا زۆریشیان ماوە بەڵێ مامۆستا جەمال بەڕێستان وەکو بەرپرسی لە قزانانی کۆیە بوون منە هەموو شەوتێکە لەگەر مامۆستایانی ئاینی هەن دەکرێ بڵێ ئەو خەسڵەت و سیفەتانەی جەنایب مامۆستایە سەیدی لەگەڵ مامۆستاکانی ترا جا دەکردەوە چن بەڵێ مامۆستا مەلا سەید پیاوێک بوو نەرمونیان بوو بە حیلم و حەوسەلە بوو لێبرد بوو زانا بوو دائما باسی ئامۆژگاری خەڵکی دەکرد بە لێبوردن و تەسامح بۆ یەکتری دائما دەیویست علاقە و دۆستایەتی لەگە هەموو چیرێکە بێ لەگە هەموو خەڵکە بێ لەگە مامۆستایانی ئاینیشە بێ لەبەر ئەوە حقدێکی لە دڵا نەبووە ئەو پیاوە بەرامبەر هیچ کەسێک حقدی نەبووە دائما خەڵک خۆشیان دەویست لەبەر ئەوە خۆشیان دەویست دەکرێت پێم بڵێ بوون منە ئەو خاڵانە چ بوون لە خودی مامۆستا هەبوون کەوای کرد بوو ئەوەندە مەحبوب و خۆشەویست بێ و خەڵک جێ پێ بکە یەک لەوانە ئەوە بوو کە زانا بوو دووەمیان علاقەی دۆستایەتی لەگەڵ چینی توێژەکان کاریشی بە زانست و معریفەکەی خۆی دەکرد کەسەشی عەمەلی بوو دەکرد عەمەلی بە عیلمەکەی خۆی دەکرد زەرەری بۆ کەس نەبوو قازانجی بۆ هەموو کەس هەبوو ئەجا کەس نەبوو ڕقی لێی بێتەوە لەو پیاوە هەموو کەس خۆشیان دەویست و بەدەستی خۆشی هەم زانا هەم سەخی هەم ڕەشیدیش بوو عزەتی نەفسی هەبووە عزەتێکی نەفسی هەبوو بە عزت بوو ئیشی سوکایەتی نەکردووە ئەو پیاوە بە حیاتی جا لەبەر ئەوە خەڵکی وڵاتەکە هەمووی ئەوانەی کە دەهاتن لەگەڵ شۆڕشەکان مەسئولەکان هەر هەمووی ڕێزیان بۆ دادەنا ئەگەر کێشەیەک لە وڵاتەکە ببووایە لەگەر ئامر بە تەلوێن ئامر هێزەکانی قەدیم زمانی شێستەکان هەتا هەفتایەکان هەتا ئەم ئاخیرێش کێشەیەک لەگەڵ خەڵکە هینە هەبووە ئەو دەچوو کێشەوا بوو بەمانای کەلیمە بۆ خۆم لە چۆن میوانی بووم ئەو میوانم بووە میوانی باوکم بووە دا ئەوەندی جاری کە چوو بێتمە ماری ئەو پیاوە جارێک نەمدیوە دیوەخانی چۆل بوو بێ ئیلا میوانی لێ بووە دوای ئەوە بۆ بیزانیا یەکێک لە وڵاتەکە یان لە دەیەکەی لەگەر یەکێک جیرانی بینی ناخۆشە بینی نییە قسەیان ناکەن یەکسەر دەچوو ئاشتی دەکردنەوە ئێستا ئەوە زۆر کەمە بەڵا ئەو کاتە ئەو بەبێ پێگوتن دەچوو دەیگو حەزی فلان کەس بیستومە ئەتوو لەگە فلان کەس لێک عاجزن ئەم هەستی بە پرسیارەتی بەراگەوراتی دەکرد دەیگو ئەمە لە دینە مەقبول نییە نابشتی وا بکەی نسیحەتی دەکات ئاماژەیە دڵی خاو دەکردەوە دەچوو بەوەکی کەشی دەگوت هەرچیانی ئاشتە کردەوە سوڵح ئەمن بۆ خۆم لە خزمەتیا بووە و هەر سوڵحێکی بکردایە ڕێزیان سەرکەوتوو بتیایە و ئامادەش بۆ بە پێیان ئەمن جارێک لە بۆگیدەوە هاتوون بۆ خزمەتی بۆ کاری کووردا لەوێەوە بەکاری کوردەوە بە پێیان هاتوین بۆ قەسر و خراپە بۆ مەچین بۆ سوڵحی بینی خەڵک ماشەڵڵا بەبێ هیچ بەرامبەرێکیان لە ڕازی خوای بە پێیان ڕۆی لەگەڵیا بوو و ئەو سەفەر یعنی دەکرێت بڵێ مامۆستا بەمانای کەلیمە قوتبوو پێشەنگ و پێشەوا بوو پێشەوا بوو مامۆستایەک بوو بەمانای کەلیمە پێشەوا بوو مەحبوب بوو لە ناو خەڵک من لە خزمەت مامۆستا مەلا سەید معروفم خوێندووە ئەویش ئامۆزا و کەس یەکن زۆر لە خزمەتی ئەوم خوێندەوە حوجرەی من خراپە ئەمن لەوێ نوێم کردەوە کۆمەڵێک فەقەی لێ بوو ئەوی جارجار داهات سەردانی دەکردین پرسیاری لە فەقەیەکان دەکرد فەقەیەکان هەموو شتیان لێ دەپرسیەوە مامۆستا ئەوە چۆنە مامۆستا ئەوە چۆنە هەر هەمووی جوابی فەقەیەکانی دەدایەوە و بە
ئەو پەری دڵخۆشیوینەوە. شتێکت دامی سپاس دەکەین مامۆستا. ئەمن دووبارە سوپاسی جەنابتان دەکەم، سوپاسی کوڕەکانی دەکەم. ئەو پیاوێکی بەڕێز بوو، پێویستە ناوی بزر نەبێ. ئەمە زۆر شتێکی چاکە کە هەفتانە یان ڕۆژانە ئەو لەو کەناڵی جەنابیشتانەوە یادی ئەو مامۆستایانە دەکرێت، چونکە ئەگەر وا نەبێ ئەو مامۆستایانە ناویان بزرە، پێویستە ناویان بزر نەبێ. ئەوانە چرایەک بوون لە کوردستانە، ئەوانە مەلای کورد بوون، مەلاچاکانی کوردستان بوون، بە لە حجرەوە دەرچوون، پیاوی هیچ کەسێک نەبوتن، سەر بە هیچ لایەنێک نەبوتن، تەنها لە حجرە و لەکن مەلای کوردستانیان خوێندووە و بەنانی خەڵکی کوردستان بۆتنێ و لەبەر ئەوە خزمەتی میلەتەکەی خۆی کردووە و دیفاعی لە خاکەکەی خۆشی کردووە. پیاوێک نەبووە میلەتی خۆی و خاچی خۆی بفرۆشی، پیاوێکی زۆر بە عیزەت بوو. دەستت خۆش هزار ڕەحمەت لە ڕۆحی پاچی بێ و تەمەنی درێژی بۆ کوڕە بەڕێزەکان و نەوەکانی بێ. لەگەڵ قوتابی بەڕێزەکانیش سپاسان دەکەم لەگەڵ فەقیرەکانیش. شادەگەر پێم بڵێ بۆن منە جەنای مامۆستا ئەگەر بەخۆت جێت لە قسە و بەسەرهاتی جەنای مامۆستا بیان هەڵوێستەکانی جەنای مامۆستا بوو بێتن یانەوە لە جەنای باوکتانەوە بە ڕەحمەت بۆتان نەقل کرابێ لە بەمانی باسکەی بۆن من سەربردەی هەڵوێستی جەنای مامۆستا. بەڵێ وەڵا وەکو هەڵوێستا جوامێران و مەردانی دەکەم من یەک لە حەداستەکانی باز دەکەم لەوانە کاتمان نییە زیاتر باسی بکەین. جاری لە مەجلیسەکە دانیشت بووین گوێم لێ بووە باسی بۆ باب مجەمەعەت دەکرد. هەروە بە قسەیەکی خۆشە وتی کاکە ئەحمەد جارێک بۆ بامی گوت یەک لەو بەرپرسی و حزبیانەی خۆمانەوە حزب عیلمانیانەوەی نە ئیسلامیەکان وتی هاتن بە دەشتاکە تەمانەوان زوو بڕین کە شۆڕشیان کردەوە شاخ لەو شاخە بوون وتی هات بۆ گوندەکەمان بۆ ئیلەڵڵا پرسیاری ئەوی لێ کردم داوای ئەوی لێ کردم ڕاستی هاوکاریم و دەنجی کۆ بۆ کۆبکەینەوە و یارمەتی بدەین و بە شانوبانیان هەڵدەین وتی گوتم وەڵام جەنابتان چێن وتی کە باسی بەخۆی بکردم شتێک بوو پێچەوانەی دینی ئیسلام بوو ئەو مەبدەی ئەوان لەسەری دامەزرا بوون مەبدەیەکی غەیری ئیسلام بوو وتی گوتم کاک فڵان کە من ئەدەم ناوەکەی ناڕێم باسی حزبەکەشی ناکەم بەڵام یەک لەو حزبانە حزبە ئیسلامیانە و عیلمانیانە بە مستەڵەحی ئەمڕۆ وتی پێی گوتم وڵا دەبێ هاوکاربان بی یارمەتیمان بدەی خەڵک دەبناسین و خەڵک اعتیبار لەبۆ دەکەن حتممە لەبەرەوە بوو ببیت هۆکارێک کۆکردن کەسایەکی خەڵک گوێ لێ ڕادەگرێت دەبێ هاوکارمان گوتین زەوتم کاکە وەڵا بە هەممان هاوکاری ئەو دروشمەشی عارەبین کە لا إله إلا الله ئەتوو وەرە ئەوە تەنفیسکە ئەتوو ئەگەر بڕوات بە شەڕی ئیسلام و دین ئیسلام ئەتوو وەرە نوێژ بکە بەڵام من وای دەخوێنمەوە تو کەسێکی نوێژکەر نی نەگە نوێژ ناکەی هەر بڕواش بەوە نیە کە عەقیدەی ئیسلامی لەسەر دامەزراوە کە لا إله إلا الله ئەتوو لێ ناشارمەوە خۆشم دێ بەڵام حەقەتە کە دەبێت پێت بڵێم کە تو بڕوات بە خوا نییە ئێمە بڕوان بە خوایە و خوا دەپەرستم گوێڕایی لە فەرمانەکانی خوام توش وەرە لەگەم نانوێشکە وەڵا هەروای باسکوتی زمانێکی پاراوم هەیە خەڵک گوێم بۆ شەک دەکات بەخۆی ئەسپی چاکم هەیە نازەم چی و چی هەتا بەستی شەڵغە بۆ دەچمە وەڵا چی بڕێوەتان بۆ دەکەم بە شان و باڵتان ئادەم بە مەرزێک ئێوە بێن ڕوو لە دین کەن و بە مەرزێ تو وەرە پێچوانەی دین نەکەن فێڵ لە خۆت مەکە ئەمن فێڵ لە خۆم ناکەم دروشمی من ئەوەیە خواپەرستیە گوێڕایەڵی فەرمانی خوایە تۆ کە پێچەوانەی من ئەمن فێڵ لە خۆم دەکەم ئەگە وات بۆ بکەم لەبەر من سادەقم لەگەڵ شتیەوە هەر ناکەم ناوەڵا تو ڕاز ناکەی تو خۆ فێڵ لە خۆت کردووە فیترەتی تو ئیسلامە خوا بە ئیسلامی خۆڵ خاندوتی ئەتو ئێستا کە دەری خوانیە وەڵام من شتیوە ناتوانم بکەم بۆشت ناکەم جاوە موقفێکی زۆر بجوان بوو پێم دەکرێت بڵێن بۆن منە لەو نمونەی کە بەڕێسانە باسان کرد مامۆستاشی بە هەڵوێست بوو لەسەر بیر و باوەڕەکەی خۆی کە نەگۆڕ بووە هیچ هۆکارێکی دەرەچی و ناوەشی زات چ مادی چ معنەی بێ وای نەکردووە کە بیر و باوەڕەکەی عەقیدەکەی شلۆغ کاتن بەتاکید ڕاگر بووە باسی ژیانی مەلا عەبدولکەریم دەڕیز دەکەن ڕەحمەتی خوای لێبێ زۆر شتەکان و کە باز دەکەن نزیک بوو لەوە کەسێک بوو وایە خاوەن داراییەک و سەروەت و سەیارە و نازەم شتانەی نەبوو ئەویش لەبەر چی بڕوای وا بوو کە
بەو دەست هاتە و داهاتە کە هەیەی بۆ خۆبژێوی خۆی بەس مصر بێ لەسەر عەقیدەی ئیسلامیەکەی خۆی نەخێر مامەحەمەدی بۆ هیچ حزب و پارتێک نەکردووە ئەگەرنا ئێستا زۆر نمونەی کە دەبینە و کەسانە هەر لە جێ و مەقامەکەیەوە بن بۆ ناوەشەوە دەبین پار و داهاتیش زۆر دەستنەوە بەڵام وڵا خیانەتیان لە عەقیدەکەی خۆیان کردووە بە بووکەڵە لە هەو پێش هەم مناسەباتەکان و بەکاریان دێن پێچەوانەی ئەو مەبدەئی خۆی کە ئیسلامە بەڵام جەنابی مامۆستانە وەڵا لە ماڵەکەی خۆی بوو هەر کەسێک دەچوون میوانداری دەکەن ڕێزی لێ دەگەن ئەو پەری ڕێز و کەرەم بەڵام وەڵا پیاوێکی بە هەڵوی ئەس بوو پیاوێکی ئەوە بوو کە سادق بوو لەگە وعدەکەی خۆی لا إله إلا الله هیچ شتێک نییە بە گوێ بکەی غیری ئەڵڵا ئەو وەڵاوە بوو دەستت خۆش مامۆستا کاوی بەڕێز طبعا خەڵک شانازی دەکات بە ئابا و ئەجدادی خۆی بە تایبەت کە بەڕێستان خاوەنی چۆن دڵێ باپیرێکی ئاوا بوون کە هەم لە ڕووی عیلمەوە هەم لە ڕووی تەقوا و هەم لە ڕووی کەسایەتیەوە کەسایەکی چۆن دڵێ ناودار بووە خەڵک ئەتیباری بۆ کردووە چەندە شانازی پێ دەکەی ئەوە یەک دوو ئەوەی کە بەڕێستانە هەز دەکەن چاو لە خەسڵەت و سیفەتانەی جەنابی مامۆستا بکەن کە ئەمانن کە دەتەوێت شوێن پێ هەڵگیری ئەو بی دەست خۆش مامۆستا جەبەر وەڵاهی ئەمە شانازی دەکەین بە باپیرمان و بە خۆی بە عیلمی بە ناوی بە وەک دەڵێ ئەجداد و ئابادی چونکە هەم بۆ خۆیان و هەم نەوەکانی پێشتری ئەو هەمووی بە مەلایەتی و بە شێوازی عیلمی هاتوون ئەوانە ئەوە شانازیشی گەورەیە بۆ ئێمە و دەبێت هەموو عمر و تەمەنمان شانازی بەوە بکەینەوە پارێزگاری لەوەش بکەین کە ئەوە جێی شانازیمانە و بەوەشەوە شانازی دەکەین و ئیفتیخاری گەورەشی پێوە دەکەین و ئێمە هەز دەکەین بەو ئاو هەواش دەژین کە بەڕاستی ئەوەی کە لە پێش ئێمە چکۆی هەر کەسێک ڕێز لە پێشینانی خۆی ناتوانێت ئایندەی بەدڵنیایەوە باپیرم ئەو تایبەتمەندانی کە هەبوو کە ئێمە دەبێت چاوی لێ بکەین یەک لەوانە بەڕاستی ڕۆیشتنی نەرم بوو باوەڕ ناکەم لە هەموو ژیانی مێرە لێکی عەزیەت دابێ ئەو یەک لەو تایبەتمەندانی على الأرض هەونا یعنی ئەوەی کە بەفعلی نمونە قورئانەکەی کە باز دەکات ڕێک ئەوە بوو نەبڕاتی سەوتی باوەڕ ناکەم ڕۆژێک تەمەنی باپیرم نەدی دەنجی بەرزکاتەوە بۆ شێوازی کە قورئان بە شێوازە جوانەکە باز دەکات بۆ شێوازە یعنی تەمسیلی لە ماڵش عین ئەو ڕتمەی هەبوو لە ماڵش یعنی بە بەردەوامی بێزوونی هەبوو لە ڕوسیفەتی زۆر زۆر ئەگەر تووڕەش با لە شتێک موقعەکەی بەجێتێ ژیان هەڵدەستا شوێنەکەی دەگواستۆ ینی ئەوەندا دەنا دەبات تووڕە بێ ئەگەر تووڕە نەبێت تەوان دەکا غەڵەتە کەس لە کاتی قافی بێ و تووڕە نەبێت بەڵام تووڕەبوونی بەوە ناکە ببینی پیاوەک مەسەڵ ڕومۆزبی و خۆی بە جۆرەوە کە قسەی ناشین لە دەم بێتە دەرێ ئەوانە بۆیان باپیرم بە حیاتی بۆ نەدید لەفزاتی ناشیرم بێ یعنی ئەگەر شتێکی بەدڵینە بە کلەفزێکی دەگوت کە بەڕاستی ئێستا پێویستە پندێک مەسەلەن بیژێڕیەوە ئیسفادەی لێ بکەین و باقی دیکە لە شێوازی ناخواردنی لە شێوازی هەڵسوکەوتی لە شێوازی مەجلیسی لە شێوازی لەگە خەڵکو و مەجلیسی مەلا بوو لە مەجلیسی منداڵ مەسەڵ بەشێکی منداڵین بەڕاستی لە باشی ئەو کە دەچوین لادێ لە پێشی خۆی دادەنا مەسە بۆ ئەسب سواری مەسەلەن لەگەڵ خۆی دەبردن بۆ مەلەوانی مەسە زۆر حەزی لە ئەسب سواری بوو حەزی لە مەلەوانی بوو حەزی لە مەسەلی بەڵێ وەکو ڕاوچێتی زۆر باش بوو ئەمە لەگەڵی چوون بەڕاستی کە بۆ سوسکە گرتن و شێوازی عنی ڕاوچێتی و لەو بابەتانە لە منتیقی ئیلەڵڵا لەکانی کووردا لەو شێوازی بناری چایە یعنی ئەمن ئەوانە بەڕاستی تۆ تایبەتمەندیانی خۆی بوو دوای لە ڕووی علمی و مەجلیسیشەوە سەرکردەکانی کورد دەهاتن لە ماڵەکەی ئەو دەبوون ئەو سەرکردە عەسکەری و سیاسیانی ئەو کات دەهاتن بەشی زۆری ئەوارەکە چکە لە هەموو ئاوای دایانگو ماڵێکی دایانگو ماڵی مامۆستا سەید هەر خۆیان لەبەر ئەوەندە هاتبوون وەک بڵی وەک ماڵی خۆیان لێ هاتبوو بەتایبەت لێشیان ڕابینیوە کە چۆن خانە خۆیەک بەتەکییت و هەم نەنچیشم بەڕاستی ئەویش بەفعلی دەست و نقام و هاوکارێکی زۆر جددی بوو لە خواردن و نانوشی و دروستکردن و یعنی من تەسەوڕ کە لە بیرمە لە لادێ تەمە نە کارەبا هەبوو نە تەلەڤیزیۆن هەبوو شەوە درەنگ لە دەرگایان دەدا فەرموو چین کاکە پێشمەرگین داتن بەو شەونانیان نەخوار بوو سەرمایان بوو وەزعێک بوو تەبەن خانی و لادێش هەمووی خانی قوڕ و چەند ژوورێکی متەوازع کەچی داتن لەگەڵ ئێمە پێشمەرگە دەخەوتن بە تاقم و تفەنگ و والحاصل جاوەرەوە منوێنە لەو کاتە تەرتیب کات جاوەرە کارەبانیە و وەرە وەسایلی سارکردنەوە یعنی ساردی و گەرمی بۆ شێوازە نییە و یعنی ئەوانە هەموو بەشێک بوون لەوەی کەچی باپیرم ڕۆژێک نەدی ڕووی گرێژ بێ نەکەم ڕۆژێک نەدی ڕووی گرێژ بێ کە ئەوانە بەڕاستی سیفەتی گەورەم بۆ ئێمە بەجێمان کە ئێمە بتوانین لە پاڵوانەدا بتوانین بە هەوای وانەدا گەورە بین و بتوانین شانازی بکەین بۆ ئەو سیفەتانە بوون کە بەڕاستی لە ڕووی علمیشەوە باپیرم علمی میراسی هەمووی لەبەر بوو یعنی دەچوی باسی میراتە لەگەڵ دەکردەوە من ئەبد نەمدی سەیری کتێبەکە بکاتەوە ئەو علمی میراسە کە قورسترین علمە
ڕۆژێک نەمدی دەوەکت لە هەر مەجلیسێک لێیان دەپرسیە کەسەر ڕێکدا بەشی دەکرد بەبێ ئەوەی حاسیبەی پێ بێ بەبێ ئەوەی نا مۆبایل و نەعلمی تەکنۆلۆژیا ئێستا ئەو سەردەما یعنی بەفعلی لە سەردەمی گەنجایەتی خۆی باپیرم هەموو گەنجایەتی بەخشی بوو بە فەقەیەتی و بە حوجر و بە فێربوونی علم و زانست جا قورئانێکی زۆر باشی لەبەر بوو فەرمودەیەکی زۆر باشی لەبەر بوو عەرەبیەکەی وە خۆی لەبەر بوو کوردەکەشی وە خۆی بۆ تەرجەمە دەکردین بە زمانی سادەی مەجلیس قسەی مەجلیس و گچکە و گەورە قسەی دەکرد لەگەڵ گچکە بوو لەگەڵ گەورە بوو بۆیە بۆ شێوازە بەڕاستی توانی ژیان و تەمەن و عمری خۆی بەڕێکە بۆیە پێم وایە هەر کەسێک لە نزیکەوە ناسیبێتی لەگەڵی ژیابێ لەگەڵی هەڵسا بە دانیش بێ ئەوانە بەفعلی شانازی پێوە دەکەن و ئەوانەی کە لەگەڵ ئەو تەڵەبە بوون مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری مامۆستا مەلا حەمەد ئەمین داربەڕۆیی یعنی ئەوانە جێک بوون لەو عالمانی خۆی گەورە عەفیان کە لێرە لەو شارە بوون بەڕاستی مەرکەزی بەقووەت بوون باپیرم لەگەڵ وانە تەڵەبە بوو ئەوانەی کە لەگەڵیشی تەڵەبەی بەردەست و فەقی ئەو بوون ئەو مامۆستایانە بوون کە مامۆستا مەلا حەچی مامۆستا مەلا جەمال مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا مەغدید مامۆستا مەلا ساڵح ئەوانە شەرفەقی ئەو بنم جار و ئەو وەختانەی کە دەچوومە مزگەوتەکە یان لە ماڵە داهاتن زارێ لە مزگەوت پێرانە دەگەیشتن لێوە داهاتن وەڵحاصل دەوری دەرس و دەوری خۆیان دەکردەوە و دەیانتوانی ڕۆژەکانی لەگەڵ بەڕێکن بەڵێ هەر مختەسەری کۆتایی قسەکانی جەنابەت مامۆستا وەکو کورتکراوێک لە خزمەتی جەنابی مامۆستا پێناسی دووبارەی کۆتایی مامۆستا دەکرێت بڵێ جەنابی مامۆستا هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی ئافو ینی معنەوی و هەم لە ڕووی علمیەوە ینی تاکمەلا بوو بۆ مانایە کە جێش فەخر و شانازی وەکو ئێوە بنە ماڵەی جەنابی مامۆستا کە شانازی پێ بکەن بەڕاستی چۆن دەڵێ بەیداغ بەدەستی ئەو سەردەمەی خۆی بووە بەڵێ وەڵای ئێمە دەتوانین بڵێن ئەو شارە هەر خۆی پێکاتەکەی شاری مەلای گەورە و شاری حاجی قادر و شاری زانە و ناودارە بۆیە من دەتوانم بڵێم بە پیرم هاوشان لەگەڵ یعنی ئەگەر بە سوختەی ئەوی دانەی بە فەقی ئەوی دانەی بە یارمەتی دەری مەلای گەورە دانەی بە هاوکار و هاوسەنگەری مەلای گەورە دانەی لەگەڵ ئەو پشتیوانی ئەو درێژە پێدەری ڕێبازەکەی ئەو کە نێتوانانی بەردەوام بوون لەوەی کانێ لەن ئەو عەلەمە بکەوێ ئەو بەیداغە بەردەوام بێ ئەو سەنگەری درەوشاوی جوانی فەرموودە و ئاەت و حەدیث و هەموو شتە جوانەکانی قورئان و ئەو سونەت و ئاکار و ڕەوشتە هەم کۆمەڵایەتی و کوردەواریان و هەم دینداری و ڕێبازە جوانە بۆیە بەفعلی بۆ ئێمە مای شانازیە و خۆمانەوە دەبێت ئێمەش هەتا دەمێنین لە هەموو تەمەن و ژیانمان شانازی وەکەین و هەرچی پێمان دەکرێت پارێزگاری لەو سەنگەرە بکەین کە ئەوان هەموو تەمەن و هەموو عمری خۆیان دامەلایەتی و زانایەتی و فەقەیەتی و حوجرە و پێگانی خەڵک و سڵح و خێر و چاکە و بەخشین بەو کۆمەلگایە کەواتە گەمێت درێژە پێدەری وان نەبین وە خزمەتکاری و ڕێبازی وان نەبین پێم وایە ئێمە بەڕاستی لات دێن لەو ڕێبازە بەڵام ئێمە وعد دەدەین کە هەموو دەم خزمەتی وانکەین خزمەتی ئەو ڕێبازی وانکەین و ئەگەر ئەوان بە قوتابی و بە فەقی خۆیان قوبڵمان بکەن کە ئێمە بەردەوام لە خزمەتیان دابووینەوە ئێستاش خزمەتی ڕێبازەکەی وان دەکەین ئینشاءالله مانەوەی کەسایەتی و ناو دەنجی ئەوان چۆن دەڵێ هەم ئێوە درێژە پێدەری ئەوانن هەمیش ئێوە وەکو ئەوان بە زیندوی دەمینێنەوە کاتێک کە شوێن پێ هەڵگیری ئەوان بن بەک ئەوەی کە دینی خۆیان وەکو خۆی گەیان کە خوا دەیەوێت بەتەکید وەڵا ئەو دینە جوانە هەرچی لێ نزیشیش بێ ئەو ئەستێرە درەوشاوەکەی و دەتوانێت بەشێک لەو گەشی و جوانی و معریفەی بەرکەوێ بۆیە ئێمە شانازی دەکەین ئەگەر ینی هەر لە پەنایەک لە بەشێک لەو تیشکە ڕۆژە و لەو جوانیە بەبەر ئێمە کۆت بێ ئێمە شانازی دەکەین کەنەوەی مامۆستا مەلا سەیدی ئیلەڵڵاین وانەوەی ئەو پیاوەین کە هەموو تەمەن و عمری خۆی لە پێناو خزمەتی کۆمەلگا و خزمەتی مرۆڤایەتی و خزمەتی خەڵک و خزمەتی دینی خوادا سەرف کرد خزمەتان داین سەلامەت بنێ خوا مامۆستا دڵشاد وەڵێ قوربان ئەگەر سەر بدێشت لە ژیان جەنابی مامۆستا هەوو بێ بۆی وەکو دەرس لە بۆ ئێمانی باز بکەی چۆن دەڵێ پێشینانی ئێمە لە چاکەکان ئێمە زۆر کات دەبێت دەرس و عیبەر و پند لە ژیان و سەربردە و گفت و کەلامی ئەوان وەربگرین یعنی چیت لە هەمبانەدا هەیە لە سەر ژیانی ئەو لە بۆ ئێمەمان و بینەران باسیکەی بۆ ئێمە سوود لێ بینین والله مامۆستا جەوهەر ئەوە کە ئینسان دەبێ وەفی بێ وەفا بێ لەبیر مابام بە ڕەحمەت بێ زۆر جار دەیگوت نسحەتی دەکەن دەی کوڕی خۆم ئینسان دەیگوت دۆستی هەیە و ناسیاوی هەیە دۆست ینی جیاوازی هەیە لەگەڵ ناسیا و خەڵک بێت ناسیایی زۆر بەڵام دۆستەکان ئەوەی کە دۆستە دەیگوت مەسرەفی زۆری دەکەی هەوڵدە لە دەستی نەدەی شانازیشی پێ بکەن جا هەر سنەتی ژوایە دوای وفاتی باوک دۆستەکانی چێن دەبێ ڕەفیقایەتان لەگەڵ بەردەوام بکەی و ئەو پەیوەندیە نەپسڕێنی جا شانازیش دەکەین بە کەبابمان دۆستێکی وەکو مامۆستای ڕەحمەتی کە سوکارەکانی کاک مەلەفاتی و کاک سەباح وانە ماون بۆ ئێمە پێشینەی باشن پێشینەی ئێمە وەکو قیاسەی ئیسلامیەکە پێغەمبەری بەڕێزمانە عەلەیهی سەڵاتی وەسەلام سەحابی بەڕێزەکانن ئەو میراتگر و
پیاوە سەرڕاست و شۆڕژێڕ و بە مۆقیفانە بوو کە ئێستاش نمونیان ماوە و مامۆستا مەلا حەمەد دەبینە بە ڕەحمەت بێ معجەبم بە کەسایەتی کە هەموو جارێ لەستەر میبەرەکەی ڕادەوەستا ئەو کاتە بەداخەوە دەرفەتیەوە نەبوو چەکێکی ئاسمیمان بەدەست چەکێکی داری هەبوو شتیرەکە کە سەلامەکەی دەکرد حەماسێک و سلوبێکی عسکەری تێدا بوو کە ئەوا سەلامی دەکرد لەسەر مینبەرەوە پێش دەست پێکردن بە وتاردانەکەی کە بە بازاڕ ڕەدەهات لەم بەرەو بە لەبەری هەڵدەستان هەموو فەرمیان لێ دەکرد پیاوێکی نیشتیمان پەروەەر بوو لە بیرمە لە کاتی ئەنفالەکە لێرە و خەڵکە کۆکرا لە بەردەمی ئەو منەظەمەکە ئێستا مەڵبەندی یەکێتیە خەڵکە تەمان هەموو زۆر ترسامەلایەکانیش دەژێڕنەوە کە دێن پێشمانکەوە دێمە گوتمان کەس قسە نەکا ئەو عەلی حەسەن عامری هەبوو گوتی چێ پرسیاری هەیە گوتی مەلا حەمەد دەمین لە هەموو خەڵکە ئێستا گوتی مەسیری ئەنفالەکانمان تەمان زۆر تووڕە بوو قەرز بوو کابرا بم پرسیارە گوتی و عودمە لە تەڕەهای مشغلك گوتی ئیشی تو نێز زۆر لێ تووڕەبوو بەڵام ئەو پیاوە هەر بەوە شەونەستا دەستی بەرز کرد هەموو خەڵکە و گوتی مەسیری ئەوانەمان دەوێت جا بۆ خۆشەویستی و وەفا و سادقی لەگەڵ دینی خوا لە ئاساییکردنەوەی پێغەمبەر و هاوڵەکان هەموو ئەوانەی کە لە دوای ئەوانش دێن کە ئەوها وەکو ئەوان کار دەکەن بە هەڵوێستن وڵات و نیشتمانی خۆیان خۆش دەوێ پارێزگاری لە ئەخلاق و ڕەوشی بەرزی کوردەواری و ئیسلامەتی خۆیان دەکەن وەڵای مەشانازیان پێوە دەکەین ئێمە هەوڵ دەدەین پشت بەخوا شوێن پێی ئەوانە بکەین شوێن پێی ئەو کەسە بە ڕێزانە بزر نەکەین ئێمە بینە بەنەوەیەکی بچوشی سەلاحەدین کە لە هەموو شوێنێک ئێستا کە باسی دەکەی ئەو پیاوە بە ڕێزا ئەوەی کە باس دەکرێت بۆ منە لە خەسڵەتەکانی زەنای مامۆستا لە بۆت باسکرابیان بە خۆت بینیوتە زیاتر خاڵەکانی کە تێیدا زەق ببوو و دەبیندرا و مای سەرنجی کەسەکان و دەوروبەر بووبی لە خودی مامۆستا بوو بێ مامۆستا سەید ڕەحمەتی ئەوەی کە باسمان کرد هە لەو منتەڵەقەوە نەمدی ڕۆژێ ڕۆژان بچێ بۆ بارگای هیچێک لەم حیزبانە پێچەوانەی ئێستا کە خەڵکێکی زۆر بەداخەوە بەنای مەلایەتیەوەشەوە دەکەن هەر ئەوان داهاتن بۆ لای کەواتە کەسایەتێک بڕوای بەخۆی بوو دەیزانی ئەسلی ئیشەکە لەکەن ئەوە لە کاتێکەدا ئەوان دەهاتنە خزمەتی ئەو ئیسیفسار و داوایەکیان هەبایە داوایەکیان هەبووە پێداویستییان هەبووە شتێکیان پێوە ئەوان داهاتن بۆ لای کە ئەسلەکەش ئەو هایە لە ئیسلامەکە ئەسلەکە ئەوەیە ئیسلام لە پێشەوەیە لە ئەسڵا دەبێ قایم مەلا بێ مەلا دەبێ قایم قام بێت مەلا دەبێ مدیری ناحیە بێ محافظ بێت ئەویش بەرەو لەو ڕوانگەی لەو منتەڵەقەوە قەت ڕۆژە لە ڕۆژان نەچوو بۆش بارگای هیچ حیزبێ نەمبیستووە کە بچێ مامە حەمەیان بۆ بکەیان لەبەریان پڕ یان داوای شتێکیان کە لێ بکە لایەنی کەمێکە شتێکی حەقیش بێت وەکو تایبەتی داواکاری تایبەتمەندی ئەو کەسنجاوە کەسێکە ئەسڵە سادقە لەگە وعدەکەی خۆی من پێی معجەبم بەوە بەشێکی زۆری خۆشەویستەکەم بۆ ڕەحمەتە ئەمن دەیجێڕمەوە بۆ ئەوە کە پیاوێک بووە پیاوێکی بە هەڵوێست بووە زمانی شیرن بووە نەرمونیان بووە لە ڕۆیشتنا لە قسەکردنا ئەوی لاسایی پێغەمبەر یەکرمی کردێتەوە والله حەق وایە حەق ئەوە ئێمەش لاسایی ئەوانە بکەینەوە پشت بەخوا ئێمەش وعدمانداوە و واش دەکەین پشت بەخوا ئێمەش شانازی بۆ مامۆستا بە ڕێزە و هەموو هاوشێوەکانیەویش دەکەین و هەتا قیامەتی ئینشەڵا ڕێگەی ئەوان بزر ناکەن کە ڕێگەی ڕاستی ئیسلامە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی کە لە ماوەی ڕابردوو پێشکەشی ئەوەی عزیز و خۆشەویستمان کرد بەشێکی زۆر کەم بوو لە ژیان و سەربردە و پلە و پێگە و پایەی زانستی مامۆستای مەرحوم جەنابی مامۆستا سەید ئەو مامۆستا بەڕێزا ئەوەی کە باس کرا و بیستمان مامۆستا پێگەیەکی زۆر بەرزی کۆمەڵایەتی بەهۆی ئەو عیلم و معریفەت و زانایە کە هەیبوو بۆی کە کەسێکی عامل بوو بە عیلمەکەی خۆی توانی جێخۆی بکاتەوە لە دڵی هەر تاکێکی ئەو شوێنێک کە جەنابی مامۆستا ژیانی تێگوزەرە کرد مامۆستا ئاوەدانکەرەوەی حوزرەکان بوو بۆ هەر
دەیە کە مامۆستا بڕۆشت بە ئیدی ئەو دوای ئیمام خەتابەتی شوێنی تایبەتی خۆی هەبووی کە قوتابی گەلێکی زۆری هەبوو لە هەموو شوێنەکانی تری دەوروبەری خۆی داهاتنە خزمەتی جەنای مامۆستا بۆی کە فێری ئەو عیلم و معریفەتە بن کە جەنای مامۆستا هەیبوو. مامۆستا زۆر دڵسۆز بوو لە ڕووی ئەوەی کە بتوانی ئەو زانستەی هەیەی بگەینێ، مامۆستایەکی خزمەتکار، مامۆستایەکی کۆڵ نەدەر، مامۆستایەکی بەردەوام بۆی کە بتوانی هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی زانست و معریفیشەوە تا دوا ساتی تەمەنی کۆڵی نەدا و بەردەوام بوو. ئەو مامۆستا زوو خۆشەویستە لە ساڵی 1929 لە گوندی ئیلەڵای کۆیە لەدایک دەبێت و لە ساڵی 2009 لە کۆیە لە تەمەنی 80 ساڵیە وەفات دەکات. دەخوازن و دەپارڕنەوە ڕۆحیانەتی جەنای مامۆستا لە بەرزەفڕی بەهشتەکانی خوددا بێت و خوای گەورە دەرەجەی عالیکە و تەمەنی قوتابیەکانیشی پڕ لە خێر و بەرەکات کات و ئێمەش بە خزمەتی ئەو بەڕێزانە بگەێنێ. ئێمە لە ڕچەی زانایان ئامانزمان ئەوەیە کە ئەو مامۆستا عەزیز و خۆشەویستانەکەوە چۆن خزمەتیان کردووە بەو عیلم و معرفەتی کە هەیان بووە لە حوجرە و میحراب و مینبەرە ئاشنای ئەوەی عەزیز و خۆشەویستی کەین کە ئێمەمان وەکو کرد مامۆستا گەلێکی زۆرمان هەبووە کە ئێستا ناو دەنجیان ونە. ئێمە لەو شاشە جوانەی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئاشنای ئەوەی عەزیز و خۆشەویستیان بکەینەوە کە ئێمە خاوەنی ئەو کەڵە پیاوانە بووین. خوای گەورە سەربەرز و سەرفراستان کات. سوپاسی بینەریتانەکەین تا بێگەیشتنەوە بە خوای گەورە سپاردم. خوداتان لەگەڵ.